قۆری زۆر غەریبە لەبەرەوە لە وەرپا مەسەلەن ئەمای نییە زۆر درێژە هەرچەنی وایە لەکەی مەسەر ناکەوێتە دەرەوە بەزە شەرق وایان کردووە کە ئەمانەی بیبەسن و ئەم مرانەی پێوە بکەن اینجا قۆریش لای ئێمە مەسەلەن شێوەی زۆری هەیە ئەمە شەڵغەمیان پێوێ وت لەبەرەوە بۆ میێوانی مەسەلەن زۆر تون زوو ئەیە و زووە ڕوا فەزوو گەرمە بێ و زوو سەردەوە بێ تامیشی تەغیرە بێ ئەمانە ئێستا لەمێ مەسە علمیان بەحسیەکەن بەستا ئێمە هەر دروستیان نەکرد خەبەریان لێ نەبوو ئەمە مەسەلەن فۆرمێکە بۆ شەراب لە وەخت مەلکۆ ئەمانە دایانەنا شەرابیان تیا کرد اینجا ئەمانە زۆر زلتر بوونە شەرابیان تیا کرد و ئەیان چەمانەوە بەم شێوانە من دروستم کردۆ بەس وەکو فۆرم بێ مەیشی برۆنزە ئەمیش نەنکم مارەزەیەکرێ لە ئینگلیز و لە یابانەکرێ بە ناوی دێوەخان زۆربەی مۆزەعەکان مەربوطە بەوەم بۆ بە نەنکم خەڵک لا دێبوو دامێنە چوون بۆ لایەن زۆر پێخۆش بووم زۆر ئازاد بووم لایەن لەبەرەوە هەموو شتێک لە مناڵیم لەو مەنتەقەیە لە بیرمە جا خەڵک دەکەبوو فەیشان زۆربەی لەسەر ئەوە ئەمە مەسەلەن ئەمە ئیشی گۆرانی کەوە شعری گۆران شعرەکەم تەرجمە کرد بەم شێوە هونەریە لە جیاتیەوە مەسەن بنووسم من نووسین زۆر کەمە نووسم ئەگەر هیچ بینووسم بە کوردیە نووسم ئەگەر شتێ مەوزوعی بێ مەسەن من وەختی تەسمیم سناعیشەکەم زۆر بە شێوەی ئۆرۆپیەکەم بەس وەختی چوومە بۆ ئەمانە مەسەلەن بۆ نەحت و بۆ برۆنزۆمانە بە هەموو قووەتێ شەرقی ئیشەکانیەکەم شەرقیەکەم حەدیث بێ ئیمانی بەوە نەبێ مەسەلەن تەقلیسی بکە لەسەر ئیسلامە یان لەسەر فارسە یان لەسەر تورکە من ئیمانی ویسە بەو شتانە نییە لێنە ئەسڵەوانە هەمووی درۆ بوو ئەسڵیان ئەمە هەمویان متەئەسر بوونە بە هەمویانیش متەئەسر بوونە بە هەند هەمویانیش متەئەسر بوونە بە سین حتا بە ڕووسیەمانە بەس نایانەیە بڵێن هەمووی تاریخەکەیان گۆڕی ئەم شمشێریشە ئەمە لە وەخت حربی خەلیجی یەکەم دروستیم کرد ئەوەنە گاڵتەیان نەهات بە یانەوت حربی شمشێرەوەمانە منی چوون بۆ گاڵتە شمشێر ئێمەکرێن بۆچی یەکەی وتم ئەمێ بۆ حرب بڕۆین بۆ پێکەنینم بێ بەس دوای یەکێک لە هینە مەشهورترین معرەزەکانە کە لە هەموو مەتحەفێکدا ئەنری هەر معرەزێ بێ زوو داوای ئەماکەن و ئەو کتابەکەن کە بێ و نووسین ملاحەزەیەکە هیچیشم نەنووسراوە لەسەری بەس حرفە دوایەوە برۆنز و سیرامیکیشمە کرد ئیشی کاغەزم زۆر دروستە کرد کاغەز بینیم ئەویش ژیانێ غەریبی هەبوو لەمێ نەمەزانی کاغەزە منە زەروری بی و تەماشەم قسمێکمان هەیە بەس ئیشی کاغەزەکەن بە قسمەکە 5 ساڵی خوێنیت یعنی تەخەڕۆجەکەی وەکو پارچە دروستکردن بەس هەیە مەسەن تەخەڕۆجەکەی وەکو ئەوەیە کە بەس کاغەز دروست بکەیت بینی مامەسایەکمان هەیە زۆر مەشهورە لە عالەمە ئەنە ڤیلز بودی پێڵێن یەکێک لەو 7 نەفەرەسە کە لە عالم دەرز کاغەز دەڵێتەوە فە کۆرسێکمانە بوو چوون بۆ لای وتم ئەتوانم بێ فێرە بووتی لە چ قسەوێنم لە فلان قسمم بە زۆر حەزم لە مەیەمانە وتی لەبەرەوە حەز لێ ئەتوانی بێوەریگری
فلو ڕۆژەوە من تا ئێستا هەر ئیش بە کاغەزەکەم ئێسش تقریبان 3-4 نوع کاغەزم کردووە کە تەکە لە عالەمە کەس دروستی نەکردو یەکێکی کاغەزی قوڕی پێڵێن ئەم کاغەزە لە قوڕ کراوە لەبەرەوە بەس بەم کاغەز ئەتوانی مەسەن زەختی لێ بکەیت بەرزەوە بێ لە جیاتیەوە بەس هەر وەکو کاغەزی عادی بێ ئەمانەیش کاغەزی عادێ کاغەزی دارە بە ڕەنگی ژەنگ لەسەری نووسراوە ئەگەریان بیان نیشبینی وەکو نامە کراوە هەمووی نامە بوو وەک خۆی مەسە ئێمە لە مێبوون لە دەنیمان نەمانەتوانی نامە بنێرینەوە بۆ کورزان دوایەوە منە نامەم نووسی وتیانوتیان باشە بۆ معرەزێ بۆ نایکەتە لەبەرەوە چوە بۆ معرەزە و ئەمیرەی دەنیمارکی هاتفتی تا هەم معرەزێ کرد بە ناوی نامەوە بوو نامە معرەزەکە بە ناوی نامەوە بۆ ئەوانەی کە تعزی بەدرێن لەبەرەوە ڕۆژێک هەیە دیفاعکە لە ئەوانەی کە لە سجن دانیشتن هەموو عالەمە بەناوەوە کراوە ئەمانە شعری گۆرانە زیاتری نووسراوە شعرێلی کەمیش هەیە بە 3-4 نوع خەتەوە نووسراوە یعنی مەسەن سولسی تایە فارسی تایە نسخ تعلیقی تایە تەسەڕفی زۆری تایە لەبەرە حەزەکەم بە ئازادی زۆرتر دوایەوە مەسەن وەکو وتم ئەنواعی کاغەز دروستکردن مەسەلەن وەسەدها کاغەزم دروست کردووە کاغەز لە هەموو مادەی سیلۆز دەتوانین دروست بکەی هەموو شتێک ئەتوانی بیخۆی سەوزی بێ ئەتوانی کاغەزی لێ دروستکەی مەسەن لە خیارە لە باەمجانە لە باەمجان و گوڵە باەمجان و مەسەلەن فایبەری دار و ئەمانەی تیا بێ لە گیایە لە گیا و لۆکەیە مەسەلەن بەم شێوە ئەمانە قوڕی تایە گوڵی تایە مووی بەشەر و ئەسپۆمانەی تایە هەرچی فایبەری تیا بێت تۆ ئەتوانی کاغەزی لێ دروست بکەیت کتابیش لە هەمووی زەروریتر ئەمەیە زۆر پێخۆش هەم چوم جارێگەن لە ئیتالیا بووم بینیم کتابێ لێۆناردۆ داڤینچی لە مەتحەف دانراوە زۆر ڕەنگی زەرد و کاڵەوە ببوو بە خەتی بۆر نووسی بوو لەسەری زۆر پێخۆش هەڵبووم وتمە ڕۆمەوە فێرەیە بم هاتمەوە بە دەریمە تەماشەکەم دەوراتیان نەماوە کتاب دروستکردن لەبەرەوە ئەمیش کۆنەیە وەکو لای خۆمان کەم کەم بازی شتیان نامێنێ ئاخری کەسێک پێیام کرد کە فێرم بکە چۆن کتاب دروستەکرێ نیزام هەر وەکو کتاب کۆنەی ئەسڵ چۆن دروست کرا مەسە ئەم کنارانە چۆن کرایسە من ئەم کنارە خۆم خاص دروستیم کردەوە چەرمە وەکو ئەوە نییە پارچە بێ لێنەوە هەموو کتابێک دروستەکرێ پارچەیە بەسەمە چەرم ئەم کاغەزە کاغەزی قوڕی سوورە لەگەڵ لۆکە و نەباتێک هەیە خاص لە کۆریایی کڕناوی ئەبەکایە ئەبەکە فایبەرەکانی درێژە لەبەرەوە ئەتوانی کاغەزەکە زۆر بەخوت بێ ئەتوانی مەسەن زەختی لێ بکەی دوایەوە دو-سێ ساڵ لەمێ لە ئاخرەوە بۆ تەسمیمی جلۆمانە ئیشمە کرد مەسەلەن ئەمە هینە حەریرە غۆسلکی پێڵێن حەریری کە نەبڕاوە یعنی تەرتیب نەکراوە یعنی چاکی خراپی تێکڵاو کراوە لەبەرەوە شێوەی کەمێ زبرتر دەرەچێ ئەمە حەریر و لۆکەیە
ئەمانە بەسەوە نییە مەسەرەن پارچەی دروست کراوە حتا تەسمیە خۆم دروست کردووە دوورینەکەیشی خۆم کردو لیان ئەمە تەجربە بۆ خۆم کردومە پێشەوە دروست بکرێ مەسەرەن لە بازار بفرۆشێ بۆ شەریکەوەمانە ئەمە لۆکەیە ئەمە بەم شێوە لە دارەوە کراوە نە لۆکەیە و نە غێت شتی ترە مانش پۆسەیە ئەمە مەسەرەن پۆسەی چەقەڵە ئەمە پۆسەی مانگایە زۆربەی پۆستەی مانگایە ئەمە پخە دەدا ئەمە مەسەرەن زەختی لێکراوە بە جیهاز لەبەرەوە شێوەی وەکو ڕەنگێترێکی لەسەرە ئەمە پۆسەی مەڕە ئەمە پۆسەی ئەسپە ئەمە پۆسەی سەگی ئاویە لە کۆنلەندووەمانە ئەیهێن